نێرەکانی ئاسکی جۆری ئەمریکایی لە پارکی نیشتیمانی داڤینگ لە پارێزگای جیانگسو لە ڕۆژهەڵاتی چین لەو دەمەی واوەرزی جوودبوون دەستی پێکردووە. ئاسکانێرەکانیش دەستیان بە شەڕ و ململانێکردن کردووە بۆ بەدەستێنانی مێیەکان و جوودبوون لەگەڵیان. وەرزی جوودبوون ساڵانە لە درەنگانی مانگی مایس یان سەرەتای مانگی حوزەیراندا دەست پێ دەکات، کاتێک هۆرمۆنی مێیەکان نێرەکان بۆ جوودبوون بۆ لای خۆیان ڕادەکێشن. بەهۆی کاریگەری ڕەوشی کەش و هەواوە ئەم ساڵ پرۆسەی جوودبوونی ئاسک دواکەوت، بەڵام شەڕی نێوان ئاسکەنێرەکان زیاتر تند و دژوارتر دەبێت بەهۆی زیادبوونی ژمارەی ئاسکەکان لەم پارکەدا کە گەیشتۆتە 4101 ئاسک کە نزیکەی 50 بۆ 60 گروپ پێکدێنن. لە هەر گروپێکدا یەک نێرە ئاسک مافی جوودبوونی بۆ خۆی زەوت دەکات و ئەم نێرەش لە ڕووی فسیۆلۆجی و توانای سێکسەوە پێگەیشتووە و کێشی دەگاتە نزیکەی 250 کیلۆگرام و هەروەها درێژی شاخەکانی کە لقی لێبۆتەوە 2 مەتر درێژن. وەرزی جوودبوون کە لە مانگی 6ەوە دەست پێ دەکات هەتا مانگی ئەیلولیشی لەگەڵدا بێت، لەو ماوەیەدا ئاسکەنێرەکان نزیکەی 30 کیلۆگرام لە کێشیان لەدەست دەدەن.